هاو استحل أنا زيرو بقرا زيرو بقرا أسيا وأنا بقرا لا كاغو مسوي كسبت پایزیه دەبی مثلا 15 لە مانگ 16 لە مانگ دەرکەی لە مەغزان هەتا 20 لە مانگ لە دەرێ بیت پشتی 20 لە مانگ بۆڕی دادەین دەڕەبسینی دوو جا دەڕبسین جا ڕسپاندگمان جۆتمان کرێت جار دووەر دەڕبسینەوە لەسەر 2 ساعت داودەین 25 هاش 27 دەچینین هەتا مانگ 12 پێ ڕادەکات و مەوارە و قالعە و ئێمەش عاملین 4 5 ڕسکمانە سەرەیە و پشتین هەڵقاندن و جەماعەت شتێن مانگ 12 تێن هەڵەقین و تەقە ناو عەلاقە و ئەزەوەش قسمەتە چێ دەبی چێنە هەندێک ساڵی کردیان چێ نەبی وەڵڵا هیچ نەبی قسمەت بارانیدا پیچی کرد هەمی ڕزیبی یعنی مەغزان هەمی تقریبا نیوەیە مەعام مەغزان پڕ نەبی تا زۆر کەمە بەس پایزی عالم چ گرانتر على ساز چێ دەبیت باشترە مرخۆم بیداکە پایزی پێک باشترە پایزیکە عالم پایش شۆ نیە فەلەح سەر لادنش لە مال دژی خۆم گرمەشان دەکەم یان فتاتەی پایزی دەکەم باشترە فتاتەی هەرەیە والله زەحمەتەکەی هەمی دەستە و تەرەکتەرە و پایژی پسێک زەحمەتە وەکەوەی دینیە دەبیت بۆ ڕێدانەی بڕەپسێنێتە جۆت بکەی جارێتی بۆ ڕێکە لەگریەوە جارێتی دادەنەوە دەچێنی و ئێمە هەیڤانەیە بەڵێ ساڵ 12 مانگ لەگەلینە لەگەڵ فەلاح وڵی زۆربەی ئەریزۆنەیە ئەوە بۆ جەو ئەیە باشترە کوردستان عێراق عالەمەکە بەتاڵن و فێر بگەن و عەرزەکەش باشە عەرز مەنتەقەی بەردەڕەش باشە بۆیە بۆ پتاتە